سنتەری پۆیتەختی هەولێری ڕێز و سڵاو بووە خزمەتکردنەوە ملەتی خزمەتکردنەوە تەخوچینێت ناوە باژێڕیدا خزمەتکردنەوە هەمی خەلکی ئەس باوەڕ دەکەم گرێدا یەک کەساتیەک و سەرێ هەڕەمی ڕاوەستایە ئەوژی کەساتی یەکەمت ناوە باژێڕیدا و پارێزگەهیشدا ئەوژی پارێزگاری هەولێرەیە ئەس باوەڕ دەکەم ژی پارێزگار بی کارێکە سانهێنینە خزمەتکردنەوە هەمی وڵاتیاژی کارێکە سانهێنە ماندی نەبن رخصت هەیە بچینە ژوورێ يا الله ماندی نەبن سەحەتان تەندروستان بەلەوە دەست پێ بکەم هەموو کاتێک میوان چاوەڕێمان دەکەم ئەم جارە زۆر چاوەڕێمان کردی چکە زۆر مەژغوڵ بووی زۆر سپاس بە تاکید التزاماتە بوو نیو ساعت تاخیر بوون لە وەختی خۆم خەلەرەکەش کۆمەڵێک ئیشی دیکە بوو دەست پێ بکەین فەرموو بەخێر بێت سەحەتت بەخێر بێت سەحەتان کووە مەمنون هەرساغ بێت پارێزگار بوون کارێکی ئاسانە تەسەوڕ دەکەم قورسترین کار بێتە قورسترین تاکید ئەمە هەمیشە قسەکەم هەیە هەر ئیشێک لە سێکتەر و مەجالێک اختصاص دەکات بەڵام مەسەلەی پارێزگا یان پارێزگار بریتی پارێزگا بەخۆی موەسسەکە بریتیە لەوەی هەم جارەکەم لەو قسەی دەکەم ولادەت تا قەبستان یعنی هەر ئینسانە کە لەدایک دەبیتن لەو ڕۆژی لەدایک دەبی ڕابتەکی بێرەوە دەبی تا دەبریتن یا الله 24 ساعت ئێوە پارێزگاریان داوامی فەرمیتان هەیە وەکو هەر کارمەندێکی نابەدڵنیەوە ئەقل ئەوەیە قورسیەکەی ئەو بابەتەی کە دەڵێن ئەوەیە کە هیچ کاتەکەت نییە یعنی هیچ کاتێک نییە پێی بگوترێەوە دەوامی فەرمی ئیدی پاشیەوە وەختێک دەبی پێی بگوتری ئیسراحەت نا لە خشتیوالە نییە 24 ساعتە بەڵام لە 24 ساعتەکە چەند ساعتێک ئەگەر ئەم بۆ دینێ بژین خودی قووەتەوە قووەتەوە ئەدی ماڵ و منداڵ و خێزان و بادانش بە هەر مادەم زۆر ماندی بازیاتر ماندی دەکەین بێشک یەکێک لە گرفتەکان کە باجەکەی ئەوانەی باجەکەی دەدەن کەسە نێزیکەکان و ماڵ و منداڵتە لەو ئیشە ئیشی دیکەش بە تاکید یعنی ئەوانە کە لە ئیشی فەرمیدا بن هەندێک دابڕانیان ئیمالێکیان سەبارەت بە منداڵ و کەسوکارەکانی خۆیان دەبی بەڵام لەو ئیشەدا ئەگەر ئەوان هاوکارت نەبن بێشک ناتوانانی سەرکەوت چونکە هەموو ژیانت تەرخان دەکەی لە بۆ ئیش لە نەتیجەدا باجەکە ئەوان دەیدێت یعنی ئەوانیش وڵاتین وەکو هەر وڵاتێکی خزمەتیان دەکەن ئەی چۆن قەرەبوویان دەکەن چونکە ئەوان خێزان و وەڵاهی زۆر جار لە ئێوارەی جومعە ئەگەر هیچ شتێک ڕوو نەداتن و بەیانیەکەی بە تاکید ناتوانی نیوەڕۆیەکە و پاژنیوەڕەکە بەڵام ڕەنگە لە ئێوارەکەی ئەتا شەوەکەی بتوانین لەگەڵەوان دابی ئەویش ئەگەر هیچ نەبیتن ئەگەر گلەی ناکەن خۆ بێشک دەری نابڕن ئەگەر نەگلەیان هەیە بەڵام دەری نابڕن بڕاعاتم دەکەن ڕێز سڵۆڤێت تایبەت نابووە ئێشڵۆ دەرفەتێت باشتر تا هەبن و خزمەتەوە پیزرێتر نزیکیەوە بەڵام خۆ ئەوە نییە بەس لە کاتی پارێزگار بوون و لە خزمەتکردنی خەڵک بەردەوامی و هەندێک دووری لە ماڵەوە خۆ پێشتر سەرروکی فراکسیون بووی پەرلەمانتار بووی یەکێتی لاوان ڕاگەاندن کار هەموو ئەوانش هەمووی بە تەدریجی هاتیە ئەوان لێ ڕاهاتینە من ڕەنگە ئەوڕۆکە قسان دەکەم 22 ساڵ بیتن 22 ساڵ و ڕێک 9 ڕۆژە ژیانی هاوسەریم پێکینایە 22 ساڵ 22 ساڵ و 9 ڕۆژە وەکی ئەڤروو وەکتی ئەوڕۆ ینی 22 ساڵ و 9 ڕۆژ لە 22 نۆی ساڵی 2000 کەواتە بە تەدریجی لەوەی کە ئیشکردن لە بواری ڕاگەیاندنەوەش کاتت دەبە و یەکێتی لاوانیش بە هەمان شێوە یعنی من لەویش هەر بۆ زۆرە پەرلەمانی بەڵام ئەوەیان لەوێن دەردا ئەوی شانەی پێشتر ڕۆژانی پشووی خۆم بووە ڕەنگە هەندێک جار شەوانی خۆم بوو بیتن بەڵام لەو ئیشەدا هیچ لە وەختانت نەمایە نە پشودمایە و نە وەختەکەت مایە کە پێی بگوتری خۆتە بە نمونە ئەوڕۆ پشووە ئێستامە لە پشوودا و چاپێکوتنە لەگە بەڕێستان دەکەین لە بەیانیەوە لە دەرێنە بێڤەدانە بین بجەوە باڵا خوشمەوانەکە نەوەڵ ئەوەی لەوانەیە ناوڕاستی ئیشەکانی پێشەوە کۆمەڵێکیشی دیکە بە دوای ئێوەش مۆعیدی دیکە دەبن خۆدە هۆری کار بێت با بچینەوە چکە من هەر سەرەتا نەمگوت چکە دیارە خۆ ناوەکە دیارە مەشڵە ئومێد خۆشناو زۆر فەخر بە خۆشناوەتی دەکرێت مەسەن لای خۆشناوەکانەوە بچ دەکەڕێتەوە هەر خۆتش مەسەن ناوی باب و باپیرانت دانەوە هەر خۆشناوەکە پێوەیە وڵاهی بێشەکەر هەر کەسێک یعنی گەڕانەوە لە بۆ ئەساڵات لەوەی کە تو ڕەگ و ڕەچەڵەتەکەت لە چێوە هاتیە ئەوە شانازیەکە وەکو شانازی بوونمان ناگاتە ئاستی مەسەلەی نەتەوەی چکە وەکو نەتەوە ئێمە
شانازین بەوەی کە کوردین ئێمیش کەسێکم لە یەکێک لە تاکەکانی عەشیرەتی خۆش ناوین مەسەلەی نازناوەکەش لە ستونی بابەتێکم هەبوو ستونێک بوو لە ئێوارە گوڵان لەوێ زیاتر لە نهایەتی نەوەتەکان بوو ئیدی ئەو پاشگرە خۆشناوەکە تا ئێرە هاتوو سا زۆر کەسێ نایبا و باپیرم نازانیتن هەر خۆشناوەکە باز دەکرێت عەبدوڕەحمان حەسەن بەڵێ ئۆمێد عەبدوڕەحمان حەسەن شنیکا خۆشناوە بەڵێ vêca bi wan evêt nizane. Te got deve 22 sala jiyana hawsergirî bez vêca biçîne 1977. Herî hin hewlêrê tu ji hewlêrê ji daybiyan jî نه لە هەولێر لەدایک بوومە çendî çend لە نفوسی ئەو کاتی ئیدی یەکی هەفت و یەکی شەش لە بە هەموو خەڵکێک دیاریکرایە بەڵام شەوی 16 لەسەر هەفتەی ئابی ساڵی 1970 لەدایک بوومە çend شەوی 16 لەسەر هەفتەی ئابی ساڵی 1970 zarokîniyê çi tiştekil bîra te ye mindalekî kirro bêdeng bûyî lew cemaete bû yan mindalekanî ha gereçî millî nav hewlêrê û şer û topanê û qerebalixî بەڕێ لە گەڕەکی میلی بوون لە سەتاخان لەدایک بوومە بە هۆکاری ئەوەی من برای دیکەم نەبووە کە خوشکت هەبووە بەس دوو خوشکم هەبوونە بەڵام برام نەبووە و تەمەنی منیش مانگەک و چەند ڕۆژێک بۆ کە بابی من شەهید بووە لەو زاویەیە کە تەماشا دەکەی بێشک دەبی کەسێکی بەنازبی لەناو کەسوکار دەلای داک داپیر و خوشک و ئەوانە بەڵام لەگەر ئەوەشدا یەک لەحزەش لە ژیانمدا بیرم لەوە نەکردەوە کە بابم نییە و برای دیکەم نییە و تاقانەمە یعنی ئەوەندە بەنازبم نەخێر مندارەکی تا ڕادەچیش لەناو مەشاکل و لە ئەوانەی باست کرد گەڕەکەکی ملی بووە هەموو ئەوە چ تێدا بووە ینی ئاسایی بوو بە ئاسایی بەڵێ برادرت هەیە ئەو کاتبی هەتا ئێستاش پەیوەندیتان پێ بەڵێ بەڵێ هەمە ئێستاش برادری یەکی سەرەتاییم هەیە برادری بەر لە چوونە قوتابخانەشم هەیە ئێستاش برادرین و بە بەردەوامی ئاگامان لە یەکتر هەیە لەو کاتەوە تا ئێستاش لەو کاتەوە تا ئێستا ناڵێ کاکۆمێت بوویتە بەرپرس پەیوەندیمان وەڵام ناداتەوە ئاگای لە منی نا من هەوڵمدایە لەو بابەتەدا ئەو بۆشایە بەجێنێرین هیچ کەسێک لەوانەی کە پەیوەندی بێکەوە بوونەکتان ناسینێکتان هەبیتن ئیتر ئەو پەیوەندی هەر ببینێ بە نمونەیە سالۆ ژوورێکە ئێوە ستافی ئێوە کە ئەو بەرنامەیە تۆمار دەکەن یەکێک لە هاوکارەکانم ئەوە کەرخی کە لەگەڵ ئێوەدایە زەمانێک پێکەوە لە ڕاگەاندن بووینە لە زاگرۆس بووینە ئێستاش ئەو ڕەبت و برادەرهەتیەمان مایە و پێشی ئەوەش پێم وایە لە کار و کەسابەتیش لە نەقلیاتی خەلفێتێکی زۆر دوورترمان هەیە لەوێژ یەکترمان ناسی ئێستا بۆ برادەریشمەوە ئەو ڕەفاقەتەمان مایە ئەو شایەت یەک کار لە تیمەکەی ئێوەدا هەبوو مەسەن برادەر بەرژەوەندی هەبوو بی دوایە بەرژەوەندێکە کە نەمایە بووە دوژمن خیانەتی لێ کردی مەسەلا لە لای من نا کەسی وام نەبووە شتیوانە ئینشاڵڵا جوانە ببم لەگە کەس بەڵام بە دڵنیاییەم کەسی وانە لە خەیاڵم بەرژەوەندیە گەمەی کرد بیتە هەواڵ و دواتر ئەو بە زۆرێک دیکە بینا سپاس لە بەخوا دیار اختیارەکان دروست بوونە هیچ کەسێک نییە لە برادەرایەتی پەشیمان بوو شانازی بە هەموو ئەو برادەرایەتیانە دەکەم لەگەڵ هەرچی هەم بووە هەزانم خەڵک گەلات دێن داخوازە هەڵی کاریە شوەتکن بۆ نمونە هین داخوازە هەڵی کاریەش کرد کرد ئێمە تەنها داخوازیمان لە هاوڵاتیانی شارەکەمان هەیە بەشێک بن لە کارەکانمان بەشێک بن لە چاوساغی کەم و کوڕیەکانمان بەشێک بن ڕەخنەمان لێ بگرن گلەیەکانمان پێ بڕێن بەشێک بن لە نیشاندانی کەم و کوڕیەکان کە بە سوپاسەوە ڕەنگە بارینی زۆر زۆر قورس کرد بێتن ئێستا لەو چرکە ساتی لەگەڵ تو قسە دەکەم بە ئیشارەتی مۆبایلەکەم کە لێرەیە ئەوە شاهدیەک ئەوە هەموو ئەو مەسج و ئەوانن کە لەو بخینە چەندنەوە هەر زۆرەوە ئەوانە هەموو ئەوانن ینی بەشێکی زۆریان داواکاریان هەیە بەشیان ڕەنگە داواکاری بی بەڵام بەشی زۆریشان زۆر زارکەم و کوڕی نیشاندانی شارەکەمان ئەوجە لە جێگایەک زبڵەکەی لە جێگایەک کارەبانیە لە جێگایەک گرفتی ئاو هەیە لە جێگایەک هەز بە مخالفەیەک دەکەن لە جێگایەک هەز بە ناڕێکی شۆستەیەک دەکەن ینی ئەوانە بەشێکن لەوێ زۆر ڕاستە وەقتمان دەگری بەڵام پێم وایە زۆر کاری گرنگرم دەیان نەقستانی هەیە ڕۆژانە لە ڕێگای خەڵکەوەمە دەتوانین بیبینین جا هاوکاربوونی ئەو خەڵکان داوای ئێمە
تەنها ئیلتیزاماتە بەوەی کە لە چوارچێوەی یاسا بە شێوەیەکی شارویستانە وڵاتویستانە تەعامل بکرێتن خەڵک سەرپێچینەکە هەر سەرپێچیەک لە بۆ ئێمە ئازارێکی زۆری هەیە خودە هەری کاریوە بردیس بچین پیاسە بکەین وەلەو بۆ شەو ئەوەندەی دەرفەت دەبی ئەلێرەکە کارەکان تەواوی بەتەنیا چوویمە ناو بازاڕی بەتەنیا سەر بەتەنیا دەچین ناو بازاڕ دەبچین پیاسەکە ئێوە زیاتر کەشوفمان دەگەن با دەبچین پیاسەکەنەوە چاکێل کیرێ بەخوین وەڵا بێشک دەچین لە مەسکۆ چایەک دەخۆین میێڕانێ کە لە ناو قەیسەری بوون قرار بوو بچم لای چایەخانەی مام خەلیل بەڵام ئێستا بە تاکید ناو قەیسەری نەمایە دەرفەتێک لە پێشمان مایە کە بچین لە مەسکۆ قاوەیەک بێکەوە بخۆین کاکۆمێت وەرزشوانێکی باشە لەوە یەکسەر پێشتر یەکسەر کە هاتمە ژوورێت چاوم بە و لەو حیکت کە بەڵێ چلو یەک وێنەی تێدایە بێشک هەموو ڕژێکەوانش دەبینی نیە بەڵێ بە تاکید بەڵام با لە ئاخیرەکەیان کە پێشتووە دەست پێ بکەن بە ڕەحمەتی دکتۆر سەرسۆفی پەیوەندیتان چوون بۆ پەیوەندی من و دکتۆری ڕەحمەتی پەیوەندی زەمەنی مراحقیە ئەنی زەمەنی گەنجی کە هەردووکمان لە ڕێکخراوی قوتابیان و لاوان هەمیشە لەو ڕۆژە یەکترمان ناسیە کە پێم وایە لە کۆتاییەکانی نەوەتەکان بووە تا ئەو لەحزەی کۆچی دوایی کردیە هەمیشە وەکو برا بەڵام 5 ساڵی زۆر سەختمان بەیەکەوە لە پەرلەمان بەڕێکرد لە خولی چارەم 5 ساڵی زۆر سەخت لەوێ ینی بە بەردەوامی کارمان لەگەڵ یەکتر بوو پێشتر وەکو باسم کرد لە قوتابیان و لاوان لە دەستی ڕێکخراوە جەماوەریەکان بەڵام فاسیلە هەبوو دابڕان هەبوو دوورکەوتنەوە هەبوو بەڵام 5 ساڵی سەخت لە پەرلەمان بەیەکەوە بووین و لە مڕاحقی تا کۆچی دوایی یعنی تەمەنێکە جیان باش بیت شتێکی خۆشی دکتۆریت ببیرە مەسەن هەموو کات کە باز دەکرێت بەبیرت دێتەوە ئەو تەمەنەی برادەرایەتی و برایەتیمان هەبوو هەمووی وەکو ئەوە فیلمێک بە بەردەوامی لە بیرمە بەڵام ڕۆژە هەرە ناخۆشەکان چەند جاری دیکەش باسیەوەم کردیە ڕۆژەکانی کە ئەو لە مستەشفا بوو زەمەنی کۆڕۆنا بوو ئێمەش ئەو کاتی لە مستەشفا بووین داچشم بە ڕەحمەتبی هەردووچان لێک ئەو بوون مستەشفا بوون ئەو سات و دیمەنانەی ئەو کاتی قەت لە بیر ناکەم لە دەستدانی دایک چ شتێکە لە ژیانت چ لە ژیانت گۆڕیوە ئەسڵان وڵا ئەو زەمەنی خەڵکی زۆر ئازیز و خۆشەویستمان لە دەستدا بەڵام لە بۆ من هەردووچی 200 مەی زۆر زۆر ناخۆش بوو ئەنی وەکو باسم کە ڕەفیقک و برایەک و برادەرەکەت و پێشیەوەش کە داکم لە بۆ من داکم چکەم بابیش بوو ئەمن بابی خۆم نەدید بوو ئەوە پەیوەندیەکی زۆر زۆر کوڕ و داکایەتی کوڕ و بابایەتی برایەتی براشم نەبوو یعنی هەموو ژیانمان زۆرەوە بوو ینی ئێستاشەوە نزیک دەبینەوە لە چەند ڕۆژی دیکە ینی ڕەنگە ڕێک مانگەکی دیکە وەکو ئەو ڕۆکە دەکات 2 ساڵ من ئەو ئێوارە لە وەختێک بیرم دەکردەوە ینی باوەڕ ناکەمەوە 2 ساڵە وا دەزانم دوونی بووە دەچی زوو قڵا قبرستان سەر بێشک هەردووچیان قبرەکەشان لێک نزیکە ساڵی یەکەم هەموو ڕۆژێک دەچوم هەموو ئێواران لە هەر فازیلەیە وەختەکەم وەرگرت بایە دەچوم دوایە تەدریزی کەمتر بۆ باز ئێستا لانی کەم هەفتەی ڕۆژێک هەردەچم ئەو وەختانەی کە دەبن ئێواران کە لە سەردانی تازیە و پرسە و مەوزوعە کۆمەڵایەتیەکان داینە دەرفەتێک وەرگرم سەر لە قبرستان دەم هەر جاری بچم سەر لە قبری هەردووشیان دەم جێوان بە حەش بێت عزیزێت وێت مای تەمەنی وانە درێژ بێت گەلێت وە ئەم ژێریش هەموو ئەم ئەوەیە پارێزگە هێت دەرکەوێت مە گوتی بچین چاکێ بەخین السلام عليكم ئەوهەیە پارێزگای حتەوێری ئەمە چەند دەخەما خۆش وڵی بەخۆی گەر بە تەبیعی بڕۆی دەقەکونی 2 دقەیە بەڵام بوو تو بەتاکی زۆری ویست ئەوە هەموو سەلامکردن و ڕسم و بەتاکی ئەنەگەڵی حڕێنتان نەما
بێشک کە تۆ حڕێتی خۆت نامینێ بەڵام کە دەچێت ناو خەڵکی خۆشت کە خەڵک ئیستجابەی هەیە لەگەڵت ئەوە زۆر هانت دەدا هەست بە ئاسوودەیی دەکەی و کە جارجارەوە دێمە بازار زۆر ئیسفادە دەکەم لەوەی خەرکە گلەیی دەکە خەرکە گازندەی هەیە خەرکە پێشنیاری هەیە فێڵەی زوو تووڕە نابی واللهی بڕیارمدایە تووڕە نەبم ئەگەن وڵا هەر بخۆم بە سروشتی خۆم وامە ینی کەمتر تووڕە دەبم ئەگەر نازانخۆشیش نەوی ئەگە پێ مەسلەی خەیارەکەش نازانم هەتا لەوێش وڵامدانەوە کە زۆر ئاسایی بوو ئەخر بەخۆی بابەتەکە زۆر ئاسایی بوو ئەگە دەرفەتەبی زۆر بە کورتی باسی بابەتە دەکەم مەوزوعی خەیارەکە ئەوە قۆنسوڵی ئەمریکی کاتی کەمپەکان کرابوونەوە لێرە لە پرۆتۆکۆلی دەعمی کەمپەکان شیری منداڵان نەبوو ئەوان هاتبوون کۆنسولیە دەعمی ڕێکخراوەکی ناوخۆیی کرد بوو چەند خانیەکی پلاستیکیان دروست کرد بۆ خانیە پلاستیکیانە خیاری لێ بەرهەم دەهات بەڵێ بەرهەم دەهات 56 گەنجی ئەو کەمپە لەوێ کاریان دەکرد ڕۆژانەیان وەردەگرت ئەوە کارێکی پیرۆزە خەڵکە گاوەرەبی لە کەم دەرفەتی کاری لێ بۆ بڕەخسێ دوو بەرهەمەکان دەچوونە بازار و دەفرۆشران پارەی بەرهەمی خیارەکەی بە شیر دەدرا لە بۆ منداڵەکانی کەمپەکان ئەو مەراسیمەیان کرد قۆنسولی ئەمریکا ژمارەیەک لە قۆنسولخانەی وڵاتان وەزیرەکان پارێزگاری ئەو کاتی هەولێر ژمارەیەک پەرلەمانتار ئێمە ژۆکو پەرلەمانتار بەشدار بووین ئەمیش یەک لە میێوانەکان بووم بەڵام ئەوانەی کە ئەرهابی فکری و بە دژ بەکارت دێننەوە هەر هەموو خەڵکەکەیان بەلانە ئەمن فۆکسەکەم کەتە سەریکە ئەنەما ئەمن خەیارمدا بەش کردیا ئەوە بەخۆی بابەتەکە پیرۆز بوو ئێستاش ئەمن زۆر جاری دیکە گوتم ئەگەر هەموو عیب و کارەکانی من و گەندەڵی و ژیانی من بریتیبی لە 2 کیلۆ خەیار هەتا مامە مەمنونی خەیارم یعنی هیچیان بەدەست نەکات ڤیدیۆ هەم نردە جارە کابراایەکی بەتەمەنە ئەگەر ئەوە تێکدانی بیرکردنەوەی ئینسانەکان نەبی ئەرهابی فکری نەبی و زەلامە بەتەمەنە نەخەڵکی یەک شاری نە ئەمن دەناسی نە من ئەو دەناسم لە ناو بازاڕی سلێمانی هاوار دەکات 2 کیلۆ ئومێد خۆشناو بازار دینەر ئەمیش 2000 جار مەمنونیمە باشە هەبوو مەسەلەن پڕۆژەیەکتان هەبووبی جێبەجێکن بەرپرس هەبی ڕێگربی سروشتی کابینەکەمان ناسنامەی کابینەکەمان هێز و قووەتی حکوومەتەکەمان ئیلهامی قووەت و جدیەت و بەدواداچوونی بەردەوامی جەنابی سەرۆکی حکوومەت نەخێر مەمکین نییە کە زەو جورئەتەکە بێ ڕێگری لە پرۆژەکانی حکوومەت بکە بەڵام ڕۆژانە دەیان کەسمان هەیە جورئەت بەخۆی دەدا بەرژەوەندیەکانی خۆی تەماحکاریەکانی خۆی تموحاتی خۆی بیاوێ سەرپێچیەک بکە لە پێناو جیرفانی خۆی ئەوانە ڕۆژانە هەمانە و زۆر بە قووەتی شۆڕ ڕۆبەڕویان دەبینەوە طبعاً بۆ هەر پۆستێک پلەیەک خزمەتکردنەی تەمەنی چی هەیە دوو لە تەمەنی پارێزگاری خوا عالیمەکەینێتەوە دەبێ ئەوە جارێ نازانم نیە لەو تەمەنە چ ئامانجێکت هەیە دەتەوێت جێبەجێکەی پرۆژەیەکە ئامانجێکە بگەی پێش ئەوەی ئەم خزمەتکردنەکەەوە حقەتەکە ئێمە لە ناو مەشاکلە سیاسی و ئیداری و زەفتکردنی مستحقاتی یارێم لە بەغدا و قەیرانە دروستکراوەکان و قەیرانە سروشتیەکان تەمەنی کابینەکەمان لەو زەمانە بووە لۆیە زۆرترین ئەو تەمەنی لە کابینەکەمان ڕۆی ئەو کاتانێ ڕۆی ئیدارەدانی ئەزەمات بووە ئەگەر دیسان دەڵێمەوە ئیسرار و قووەت و معنەویاتی جەنابی سەرۆکی حکوومەت نەبایە بێشک دەبایە ئێستا ئێمە لە دۆخێکی زۆر خراپ باین بەڵام ئێستا پێچەوانە بووە دۆخە خراپەکانمان تێپەڕاند ئێستا بە هیواوە لە ئایندە دەڕوانین لە بۆ من ئەو ماوەیە کە نزیک بە 2 ساڵ دەبێت لەو ئەرکەدامە ئەو واجبەم لەسەر شانە ڕەنگە بەشی زۆری کاتەکان ئیدارەدانی ئەزەمات بوو بیتن بەڵام تموحە گەورەکەی من چارەسەرکردنی کێشەی ئاوی هەولێرە یەک لە خەیاڵەکانمە یەک لە خواستەکانمە و هەنگاوی زۆر باشمان نایە ئینشاءالله لە نەتیجەدا چکە ئەو شارە لە بابەتی وشکە ساڵی و لە بابەتی ئیزراعاتەکانی ڕێگریکردن لە لافا و کە هەردووچی پێکەوە پەیوەنددارە هیوایەتی من خواستی من ئەوەیە بتوانم لە ماوەی ئەو ماوەی کە من خزمەتکاری ئەو شارەمە ئەو دوو بابەتە استراتیژیش هەبی هەم لافاویش دروست بێشک هەردووشمان پلانی هەیە لەو مەوزوعە مەسەرەن ها زۆر جارەوەی خەڵک دەڵێ ئەو بەس ئەپارتمان دروست دەکرێ و بینایە و شقە و نازان چ خەڵکەکی زۆر لە هەولێرە بەڵام فکر لەوە ناکەنەوە کە ئاو نامینێ دیراسە دەکرێت کە ئاو بەردەوام هەبی لە
بێشک ئەپارتمان و ئەو بینا و پێشکەوتانەی هەولێری ژەوە جێگای ستایشە هەولێر قۆناغێکی زۆر گەورە چوویتە پێش بەڵام ئەوەیە من کە دەرم چارەسەرکردنی ئاو ئەمنیەتی ئاوی هەولێرە ڕاستە ئێمە دوو سەرچاوی ئاومانەیە ژێرزەوی و سەرزەوی ئاوی ژێرزەوی کە دەبی لە ناچاری پەنای لە بۆ بین بیرەکانە ئەوەی ئەمە باز دەکەین دروستکردنی چەند بەنداوێکە چەرخەتێکی دیکە ئاوی سەرزەویە لە بۆ شاری هەولێر بە نمونە ئێستا بەنداوی گۆمەسپان دەستمان پێکردیان ئەگەر بەنداوی منداوەش تەواو بکەین کە حیمایە و ئەمنیەتی ئاوی هەولێر لە بۆ هەمیشە دەکەین مەزدەڕی ئاوەکە هیچ وڵاتێک نابی خۆمان دەبین ئەو کاتیش بە ڕاکێشانی ئاوی سەرزەوی دەگەینە ئەو قۆناغی کە وەکو باسم کرد ئەو هیوایەتە و ئەو خەونەمان بێتە جێ من فێڵێکم لێ کردی پرسیارم دەکرد قاوم دەخواردەوە تو هەر درێژە بە وەڵامدانەوە قاوەکەتەوە نەکرد بچینە شوێنێک قۆناغێکی تایبەتی ژیانی خۆی بووە چاوان دەچین دەڕاست پڕان طبعا بڕیار بۆ ئەمە بچینە وێزگەیەکی گرنگی ژیانی پارێزگار بەس گوتی نە دەبی بچم ڕاضەی بکەم ئەو جا بچینە ئەوێ خودی ژیان بۆ چەند کیلوت هەڵ زۆر نییە هەوە چکە لە بۆ عەزەڵەی نییە تەنها لە بۆ ڕەشاقە دەکەم باش ئەو هەموو پێ ڕۆیشتنی ئەویش ڕاضەیە بۆ ئیلە دەبی وەرزشی دیکەش بکەین وەڵاهی ئەمێن کاتخۆی وەرزشم دەکرد بەس بە پچڕی بەرام ئێستا کووە ئێستا لە 2012 ڕێگە سەدەکە 10 ساڵ هەموو ڕۆژێک ئەگەر دەگمەن ڕۆژێک ڕێک نەکەویت انتزامان زۆربی ئەگەنا بە بەردەوامی وەرزش دەکەم زۆریش میستفادە لێ کردیە ئیدمانە بەڵێ ئیدمان بوومە ئەوەی ئەپلیکیشنیش هەبوو ڕۆژانە ئێستا ئەو چەند بە پێ ڕۆیشتی بەس هەر تەلەفۆن دێخۆی ئەڕێ وەڵاوە تەلەفۆن وەرن با ببینین ئەوڕۆ بە پێ چەند ڕۆیشتیە بەس ئەوڕۆها ئەپلیکیشنەکە بە پێ ئێستا ئەوە ڕکلام ئەوەتە 7 کیلومتر و 800 متر بەس تقریبا نزیک 2 کیلومتری ئێرەیە مەسەلەن ئێستا کە تازە وەرزشم کردیە بەڵام ئەوەی پێشتر مەسەلەن دوونێ 10 کیلومتر و 400 متر بە جوولە و حرەکەی خۆتدایە ئەی نووسنت وڵی نووسنم زۆر کەمە لەویان زۆر خراپم تا ئێستا نەمتوانیان نووسنم زەبت بکەم ئەمە زۆر جار وعدم بە کاپتنیدا بێم وەرزشی بکەم بەس ئێستا هێتا دەستم پێ نەکردیە بڕیار بدە زەرە ناکەی بڕیار بدە بکە نەک جەنا بدە من هەر لێرە بە دەرفەت دەبینم هانی هەموو ئەو خەڵکانە دەدەم لە هەر تەمەنێک بن لە هەر سەحەت و تەندروستیەک بن باشترین شت ئەوەی کە ئینسان سوودی لێ وەربگریتن وەرزشە چکە باشترین خۆپارێزیە پێویست بە عیلاج نابیتن سەردەستی پۆرێزگۆری ئازێ تو باکەم ئازێ دەست وەرزشی لێرە کردێ وەران دەبینینەوە وەرچی خودت بەردام پێ بدە دۆی بچینە شوێنە تایبەتەکە زۆر چاکە فەرموو باشە گیان گەلک دەستگاتە بەڵێ بەڵێ چیان لە هەمووی خۆشتر بوو دەبوت و شکردنی ئەگەر لە من بپرسیە من چار کاری سەرچیە بۆ تا ئێستاکە زۆر کاری دیکە بۆ وەکو کادری حزبەوانە بەڵام میدیا کاری ڕێکخراوەی لاوان و پاشان پەرلەمان و پارێزگار لە من بپرسی بە دەرەجەیەک پارێزگار ئاخری دیت مەبەستیان بەڵێ ئاخریتی پارێزگاریەکە لە مەبەستم لە بۆ خۆشیەکە ئەگەر لە من بپرسی بە پێی تەسەسول تەمەن ڕێگە ناداتن یعنی ئەگەرنا لە لاوان لە هەمووی ئاسوودەتر بوومە بەڵام جارشکە کەلکی لاوانم نمایە ڕەنگە لە پەرلەمان بەرنامەیەکی وام هەبوو ئەگەر ئەو کارەی ئێستام نەهات با پێش بگەڕا بەمە و میدیا ئێستاش ئۆتۆمۆحەم هەیە لێ باشە تێستێکی بکەین کە بزانین ئەوە شکەنگی وەرتە هەوڵ نەخەوەندین یعنی لە ستودیۆ هەوڵ دوورکەین لە 2008ەوە بەڵێ لە 2008ەوە بەڵام یەک جاری دیکە لە یادی KTV لەگەر هەواڵ نەورۆز 2 ساڵ پێش ئێستا کە یادی کوردستان TV بوو جارەچکە بەیەکەوە یەکەوە هەواڵمان خوێندەوە بچین ئەگەر نوکەتە بێژەر بی ئەم بچینە کاک ئومێد خۆشنەوەی بێژەر دەست پێ بکەین فەرق سڵاتوان لێبێ بەڕێزان بفەرمونون لەگەڵم گەشتەی هەواڵ ئێمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا داوای لە سەرۆکی لێژنەی پەیوەندیەکانی دەرەوە بەرگری و هێزە چەکدارەکان لە ئەنجومەنی پیرانی سیناتی وڵاتەکەی کردووە سەردانی سەرۆک بارزانی بکات بۆ وەرگرتنی ڕاوبۆچوونی لەبارەی دۆخی عێراقەوە
لە سەلاحەدین سەرۆک مەسعود بارزانی پێشوازی لە سیناتۆر کریستیان کامبۆن سەرۆکی لێژنەی پەیوەندیەکانی دەرەوە و بەرگری و هێزە چەکدارەکان لە ئەنجومەنی پیرانی فەڕەنسا و کونسڵی فەڕەنسا لە هەولێر کرد. ژێ کوردستان 24 نوچاوتم پێشکەشکردن نوچە و زانیاریان زیاتر ژە سوشال میدیاش کوردستان 24 وەرگرن هەر شاد بژین خواتان لەگەڵ بینن یەکسەر دێ چەندی قبولکی وڵا بەخلاص بینگانێ بە 200,000 دلار کاکۆمت ئەم گەلە خۆشحاڵ بەڕامە نزیکتر یعنی ما بەشێکی کورت ئەز بوارکەم ژیانەوە ئەم نزیکبی هەر سەرکەفتی ممنون سپاس ئەز بوارکم تو دێ ڤەگەڕیە ڕاگەهان واللهی بەدڵنیاییەوە یەکێک لە تموحەکانمان ڕەنگە ئەگەر کارم تەوا بیتن بگەڕێمەوە میدیا پێک ڤەگەشتەکان دەستەکان دەست خۆش هەر ساغبی